وەک حەز و خولیایەک بۆ پاراستنی کەلوپەلە کۆنەکان لەلایەک و گرنگجیدان بە کولتوری کۆنی کوردەواری لەلایەکی دیکەوە، هاوڵاتیەک لە قەزای چەمچەماڵ مۆزەخانەیەک بەڕووبەری 200 مەتر دووجا بنیاد دەنێت. حسێن محەممەد کە پیشەی فەرمانبەری شارەوانیە، بە هاوکاری برایەکی لە دەرەوەی وڵات ماوەی 18 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی پارچە کۆنەکانە. ماوەی 4 ساڵیشە مۆزەخانەکەی دروست کردووە و کەلوپەلەکانی تیا پاراستووە. لە مۆزەخانەکەدا زیاتر لە 20,000 پارچەی جۆرا و جۆر بوونیان هەیە. لە 2004ەوە تا ئێستاش بەردەوامین لە هەشتێکی جوان بدینین جاروایە شتێکی تازە دێت ئەم کۆنانە یعنی شتێکی کۆنتر ئەبینین ئەوە دانین لەجێی گۆڕانکاری تیاکەین. لە 2004ەوە تقریبان شتەکان خەری کۆکردنەوەین و پارێزگاری دەکەین هەتا وەکوتم 2010 ئەم بیرۆکەیمان بۆ دەم خانومان تێکدا بەم شێوە دروستمان کرد. وەڵایی دەستکەوتنی شت هەیە دەسەکەوێت، بەڵام ئەم ناڵم لە 2004 ئەم شتانی کۆ کردوێتەوە هەر جاری شتێکی دەستکەوتەوە شتێکی غەریبی لا شتیشی تایە تازە بابەتە، بەڵام بۆ دوا ڕۆژ ئەمەش هەر بێتە کۆن شتی تایە تازەیە، بەڵام بۆ دوا ڕۆژ ئەوش هەر بە کۆنە بێ، بەڵام تەمان ئازێتی خواردو و مەسرفی کردووە تا کۆی کردوێتەوە. تەمەەن کە ڕۆی حەزت بە ڕابردووە زیاتر شتی کلاسیکی خەڵکی حەزی پێێتی ئێترمان حەزمان شتێکی غەریب بێت جوانتر بێت. سەقفی مۆزەخانەکە بە شێوەی کۆن و بەدار و حەسیر دروست کراوە. بەشێکی زەوێکەشی دیزاینی بەشێک لە شوێنە گشتەکانی قەزای چەمچەماڵی تێدا بنیاد نراوە. لە بەشێکی تری قسەکانیدا حسێن محەممەد وتی مەبەستیان لە دروستکردنی مۆزەخانەکە ئاشناکردنی نەوەی نوێیە بە کەلوپەلە کۆن و مێژوویەکان. ئەمە بەشێ لە شاری چەمچەماڵە، هەر خۆمان لە خۆشەویستیمان بۆ چەمچەماڵ حەزمان کرد ئەم شتە جیاوازە بکەین. بەشێکی چەمچەماڵە تقریبا نین 2004 و 5 بەدواوە وەکو بنەماڵی خۆمان ئەم شتەمان کردو وەک خزمەتی بۆ شارەکە، بەڵام لایانی پەیوەندیدار هەڵسێ بەهۆی ئێمەش بە شتێکی بە باش دەزانین شتی ئەم شارە و کەلتوری ئەم شارە پارێزرێ و پێمان خۆشە. نۆڵا نایبەخشین حەزیشمان نییە داوا بکرێت بەری خۆش نییە. ئێمە دامانەوە خزمەتێکە ڕاستە ماڵی ئێمەیە، بەڵام ئیستا تو هاتووی سێریەکەی تۆ سوودی لێبینی من تەلەبەی خوێنکار هاتوون دەزانکۆی سلێمانیەوە بەحسیانە بووە لەوە بە هەواڵپەرسی هاتوون بێرە تاسویریان کورۆشتیان ڕستمیان وەرگرۆ سوودیان لێبینیەوە بۆ بەحسەکەیان من دڵخۆش بوومە کەوان سوودیان لێبینیوە ئەوی سوودی لێبینیەوە تەمان دڵخۆشە بێ. لەگەڵ ئەوەی قەزای چەمچەماڵ دەوڵەمەندە بەدەیان شوێنەواری مێژووی کۆن، بەڵام تا ئێستا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوانیوە مۆزەخانەیەک لە قەزاکەدا دروست بکەن بۆ پاراستنی کەلوپەلە کۆن و مێژوویەکان. لە بەرامبەردا حسێن محەممەد و ژمارەیەک هاوڵاتی هاوشێوەی ئەو وەک هەستکردنیان بە بەرپرسیارەتی ژمارەیەک مۆزەخانەی بچووکیان لە سەنتەری قەزاکە و ناحیەی شۆڕشدا دروست کردووە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ، چەمچەماڵ.